ئەی دەن و کسوور ئەی گەڕی چاوی ناو سنوور ئەگەر ڕۆژێ فرمێسکی چاومان خواردەوە نانی دەستی داگیر کەرمان هەناردەوە گەر لە زمانی هەژار فێر بووین لە ئازاری برسی تێر بووین ئەو ساباڵی ئاشتی دەردێ ڕۆژی یەکسانیمان هەڵدێ ئەی دەن و کسوور ئەی گڕی چاوی ناو سنوور کە چوین بۆ خوێندنگای بەهار لە دارستانی سنگتا سەربەست گریاین لە کانی ساردی چنگتا بۆ ئاگری مەبەست گریاین ئەوسا پەڕی ئاشتی دەردێ ڕۆژی یەکسانیمان هەڵدێ ئەی دەن و کسوور کە ئەندامی لەشی کوژرا و کرایە پێت لەسەر دێڕی وشەی تۆڵە دیمان هەژار پەیامێکی نوێی وە کۆڵە ئەوسا نامەی خۆشەویستیت بۆ دەنێرم بڕوانامەی شۆڕشگێڕیت پێ دەسپێرم بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد فەرموون لەگەڵ ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم خەندەخان بەرنامەیەم جارەمان لێدوانە لەسەر بەرهەمی شیعری و ئەدەبیاتی یەکێک لە شاعرە شۆڕژگێڕە شەهیدەکانی شاری هەولێری خۆشەویست ئەم شاعرەمان شاعری شەهید جەمیل ڕەنجبەرە بۆ لێدوان لەسەر بەرهەم و ئەدەبیات و شیعرەکانی شەهید جەمیل ڕەنجبەر برای ئازیز ڕێدار سابیر ئامادەیە لە بەرنامەکەمانە بەخێر هاتی کاکە ڕێدار دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەرنامەیە کە شاعیرێکی لە یادکرا و پێ پێویست کە بایەخ پێنەدراوتان بەسەر کردەوە زۆر سپاس هەروەها برای ئازیز کاکە حەمید ژەنیار بە ئامێری سازەوە ئامادەیە لە بەرنامەکەمانە بەخێر هاتیت کاکە حەمید زۆر بەخێر بێ کاک حەمیدگیان کاک ڕێدار بێگومان هەرچی ئەگەر ئەوانەی کە نەوەکانی حەفتاکان و هەشتاکانە ناوی جەمیل ڕەنجبەریان بیستووە چووەکو شاعیر چووەکو شەهید چووەکو شۆڕژگێڕ بەڵام لەوانەیە ئێمە هەندێک شت هەیە لەباری سەرەتاکانی ژیانیەوە شارەزانە بین گەر بکرێت باسێکی سەرەتاکانی ژیانی و کورتەیەک لە ژیانی شەهید جەمیلمان بۆ باس شەهید جەمیل ڕەنجبەر ناوی تەواوی جەمیل ساڵح عەزیزە لە هۆزی گۆرانە لە ساڵی 1940 لەدایک بووە لە گوندی گۆمەگڕووی سەربەناحیەی قوشتەپە لە شاری هەولێر سەرەتایی و ناوەندی و خانەی مامۆستایانی تەواو کردووە لە هەولێرەوە ساڵی هەفتا وەکو مامۆستا دامەزراوە بۆ یەکەم جار لە مێرگەسۆر و دواییش لە دەگوازێتەوە بۆ گوندی باتاز لە ناحیەی حەریر لە ساڵی 1970 ژیانی هاوسەرگیری پێک دێنێتن لەگەڵ سەعادەت محەممەد ساڵح کە لە هۆزی خۆشناوە لە سپیگرا کە 8 ساڵی ژیانی لەگەڵیدا بەسەر دەباتن سێ کچی هەیە شەهید جەمیل ڕەنجبەر بە ناوەکانی هەرەوەز و هەریار و بوێر هەرێکی لەم کچانە چیرۆکی خۆی هەیە ینی هەرەوە ناوەکەی بە ئاسانی نەگوتووە هەرەوەزخان لە ساڵی 1970 کە شۆڕش تێک دەچێتن هەرەوەز لە دایک دەبێتن بۆ ئەو ناوی لێدەنێ بۆ ئەوەی وەکو یارمەتیدان و زبارە بۆ ئەوەی کە دووبارە شۆڕش هەڵبشی پێشمەری شۆڕشی ئەیلول شۆڕشی بۆ سەرەتا دوایی هەریار لە دایک دەبێتن ئەوەشی هەر بە ناوی شەهید شێخ جەعفەری کردووە کە هاوڕێیەکی زۆر نزیکی بووە کە هەمیشە لە یادە و هەریارە و هەر لەگەڵیانە سێم کتیشی بە ناوی بوێرە بوێرە و کاتە لە دایک دەبێتن کە شەهید جەمیل ڕەنجبەر لە زیندان دەبێتن شەهید جەمیل ڕەنجبەر لە 1970 شەهید دەبێتن دەمە عەسرانێک لە گوندی جلکانەی پشدەر بەرەو گوندی ڕقەی بناری شەوەڕەش دەڕۆن لە ڕێگا کۆپتەری بەعەس بە شەستیر جەمیل ڕەنجبەر و حەف لە هاوڕێکانی شەهید دەکەن جەمیل ڕەنجبەر شاعیرێکی شۆڕژێر و بە ئەزمون و بۆ ماوە کورتێک کە خەریکی نووسین بووە زۆر لە
بواری فەلسەفەی مارکسی لینینی قوڵ بۆتەوە و دیراسە و بۆچوون و هەتا پێشببینی زۆر باشی هەبووە کە زۆربیان هاتوۆتە جێ ماڵسەگەم ببوورە دیارە زۆربەی شاعرەکان لەو قۆناغەدا کە سەرەتا دەست بە نووسینەکەن بە کێش و سەروا دەست پێەکەن جەمیل ڕەنجبەری چێکێک بۆ لەو شاعرانە بەڵام ئەمە درێژەی نەکێشاوە گەر بکرێت باسی سەرەتاکانی نووسینی جەمیل ڕەنجبەرمان بۆ بکەیتووە چۆن قۆناغەکانی تێپەڕاندووە و باڵین سەرەتا جەمیل ڕەنجبەر لە ساڵی 66 دەستی بە شعر نووسین کردووە لە گەنجێدا بووە حتمما هەندێک چوارینەی نووسیوە و هەندێکە و شعرانەی کە بە بڕگەی 4 بە 4 یان 8 بە 4 12 بڕگەیە بۆ شێوەیە نووسیوە دە بڕگەیشی هەبووە هەندێک چوارینیشی هەبووە چوارینی نووسیوە حتمما وەکو سەرەتا ڕەنگە هەندێک شعری سادە و ساکاری هەبوو بێتن قوڵبینی تێدا نەبووە هەرم هەم ڕۆشنبیریەکەی ئەوەندە قوڵ نەبووە هەمیش لەنێو سیاسەتدا ئەوەندە نزیک نەبووە هەمیش هاوڕێکانی ئەوەندە لە ئاستی ڕۆشنبیرێکی بەرزانە بوون تا کاریگەری بەسەردا بکە بەڵام جەمیل ڕەنجبەری لەو شاعیرانە بوو ئەم ڕێچکەی زوو بەجێهێشت و ڕێچکەی شعری نوێ و هاوچەرخ و شعری سربەستی نووسی ئەمەش هەر لە ئەو کەسانە بوو کە لەگەڵی دابوون شاعیران و عەبدوڵڵا پەشێو و سەعودڵا پەرۆش و فەری زامدار و مەجید هێرش و کۆمەڵێک لەو کەسانە بوون کە لە هەولێر کاریگەریەکی باشیانە بوو لەسەر شعری نوێی کوردی جەمیل ڕەنجبەریش هەر توانی بە وێنەی جوان بەم قۆڵی مانە و بە ناوەڕۆکی بەهێز ئەم بابەتانەی تێپەڕاندووە و تا دوا ساتی ژیانی هەر لەسەرەوە من هەزە بەردەوام بێگومان ئەو شاعرانەی ئەو سەردەمە هەروەکو هەموو سەردەمێک بێگومان هەموو ئەدیب و شاعرە هاوچەرخەکان بەیەکەوە پەیوەندیان هەبووە کاریگەریشیان لەسەر یەکتری هەبووە مەسەڵەن ئێمە کاریگەری گەلێک شاعری مثلا ناوچەی سلێمانیش ناوچەی گەرمیانیش مەسەن بڵێن شێرکۆ بێکەسە لەتی فەڵمەتە ئەنوەر قادر جافە کە لێرەیە لەوانەی ناوچەی هەولێر و مەسەن ئەو کاتە بڵێن سەلام محەممەد کە لە کەرکووک بووە لە مەسەن هەموو ئەوانەی یەکنەوە بوون ئەمانە کاریگەری زۆریان لەسەر یەکتری هەبووە یعنی ئەتوانی ئەو کاریگەریانە لە شعرەکانی جەمیل ڕەنجبەرە لە هەندێک شوێنە بە تایبەتی و شاعرانەی کە لە بواری ڕیالیزمی سۆشیالیستی خیشیان کردووە حتمما یەکێک لەوانە بۆ کە بەردەوام حەزی کردووە ئەدەبیاتانی ڕووسی بخوێنێتەوە بۆ ئەوی بزانانی ئایا ئەوانەی ئەوێ بەچی بیر و لێکدانەوەیەک و هزی ڕوانین و دنیابینیەک شتیان نووسیوە بۆیە هەست دەکەی لە شعرەکانیدا جەمیل ڕەنجبەر لەگەڵ برادەرەکانی خۆی بە تایبەتی ئەگەر تەماشا بکەی لەگەڵ فەری زامدار و لەگەڵ عەبدوڵڵا پەشێو نزیکێک هەیە لە فەزای شعریان و ئەجوای شعریان هەست دەکەی تەماشا دەکەی نزیکێکی و کاریگەریان لەسەر یەکتری هەبووە هەندێک جار نەفەسی پەشێو و نەفەسی فەری زامدار سەعودڵا پەرۆش جەمیل ڕەنجبەر لە نێو دەقەکان ئەگەر بەراورد بکەی هەست دەکەی تێکەڵکێشێک لە نێوانیاندا هەیە ئەویش بە حکمەوە ئێوانە زۆر گفتوگۆیان کردووە زۆر مناقەشەی ئەدەبیان کردووە و زۆر بەرهەمی بە تایبەتی بە زمانی عەرەبی خوێندویانەوە تەماشا دەکەی لە شعرەکاندا ڕەنگدانەوەی هەبووە ئەوساگیان لەسەر تیشکی قسەکانی بەڕێزت پێمان خۆشە بێ شعرێک بکەین بە میوان من وەک خەمێکی باڵداری شار لە هێلانەی خۆرەگەڕام کە تاریکی شەقامەکان پێیان زانی هاتن دەرگای سبەینەیان لێکلیلدام خۆشەویستم ڕەنگە فرمێسکی غەریبی لە کانیاوی تەنیایی تا هەڵ بخۆڵێت ڕەنگە لاشەی کۆتری گیان لە زیندانی دەرونی تۆ وەک مەنجەڵی چێشت کوڵێ ئەرێ گیانە کەی هەناسەی لە ناو جریوەی بربەیان هەوای دۆزەخی ماڵوێرانی تکەی قەڵاشکەری سەرمای لە ئاگردانی دڵدیوە خۆشەویستم دەشێ هێشتا تێم نەگەیت و چۆلەکەی بیر بەسەر چڵی خۆزگەکان تا جۆگەی بێزاری گڕ بگرێ تۆ بڵێ هێشتا تێم نەگەیت جانە جانە مامزی ئاوازەکان لە کۆڵانی ئاهەنگی شارکەوی نابێ و نابێ 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 لە ئێزگەی دوژمنان ڕاو بکرێ باڵی بکرێ ئەرێ گیانە کە ڕووبارێ وشک دەبێ کەنارەکان پەنادەبەنە بەر پرسە کە پاییز دێگریەی ماڵە سوتاوەکان وەکو لافاوە بۆ ڕووبار دێ بەڵام گیانە خۆ تۆ خوێناوی ڕووباری تۆ هەتاوی لە غەریبی
لە تەنیایی و تاریکی زیندان مەترسە. خۆشەویستم، گەر پرسیان کوا هاوسەرت بڵێ ڕۆیی و نەیویست بێ بە شۆستەتان تا پۆستاڵی زوڵمی ئێوەی پیا تێپەڕێ. نەیویست بمرێ، نەیویست ببێ بەڕێ، نەیویست قیر بێ و لە شەقامی پیاوەکانتانە خۆی هەڵسوێ. نەوەک زیلی ڕەشەباتان گەردەلوول بۆ چیا ببە، نەوەک تۆپی کڕێوەتان خەرمانی دێ بۆ گیرفانی بەغدا بووە. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست و پەنجە خۆش بێ کاک حەمیدگیان. مامۆستاگیان، جەمیل ڕەنجبەر هەستی کوردایەتی، بیری نەتەوایەتی و کوردایەتی تێکەڵ بە هەستی مرۆڤایەتی کردو بەتایبەت لە 60ەکان و 70ەکانە. گەر بکرێت نمونەیەکی ئەو شێوازی نووسینەیمان بۆ باس بکەیت. بەڵێ، حتمما هەموو قۆناغێک کاریگەری لەسەر بیرکردنەوە و داڕشتن و نووسین و شێوازی نووسینی یان فەزای گشتی شعر هەیە. بۆیە شەهید جەمیل ڕەنجبەریش هەر لەوانە بۆ کە لەژێر کاریگەری هەم بیری نەتەوەیی بووە کوردایەتی، هەمیش لە ژێر تاسیری فکری مارکسی لێنینی بووە، چونکە هاوڕێی شەهید ئارام و هاوڕێی شەهید جعفەر و ئەوانە بۆ کاریگەری حتمما لەسەری هەیە. بەڵام هەمیشە مرۆڤ دۆستانە بیری کردوتەوە لەگەڵ چەساوەکاندا بووە و دژی زوڵم و ستەم بووە و بۆیە لە مفرەداتی شارەکان ئەگەر تەماشا بکەی مەسەلەی کرێکار، مەسەلەی ستەم، مەسەلەی ئازادی ئافراد و زوڵم کردن لە ژن هەر هەموو لە شعرەکانی ڕەنجی داوەتەوە. ویستێتی و پەیامە هەندێک جار بە شعری منداڵانیش دەربڕێتن بۆ ئەوی منداڵان زاخاو بدرێن و بیری کوردایەتی لەلایەن بچەسپێتن و ڕگدا بکتێتن. ئەو هەستاوە شعری منداڵانیش نووسەوە نامیلکەیەکی شێ لەسەر ئەو بابەتانەکە و شعرانەی کە هانی منداڵان دەداتن بۆ ئەوەی مێژوو خۆیان بزانن، بۆ ئەوی بیری کوردایەتی فراوام بکەن و هەم بە مانە مەفهومە گەورەکەشی کە مرۆڤ دۆستانە و بیر لە هەموو ئەو فکرانە بکەنەوە کە دژی ئینسانیەتە. بەڵام ئەوەی کە بە جوانی لای ئەمانە ئەیبینین هەندێک شاعرانی وەکو ئەم وەکو پەشێ وەکو ئەمانە لەگەڵ ئەو فکرەشە هەرگیز فکرە نەتەوەیەتەکە تێکەڵ بووە تیانە، فکرە نەتەوەیەکەش زۆر جوان ژیاوە تیانە. شتێکی تر هەیە، مەسەلەن هەندێک جار لە شعرەکانی جەمیل ڕەنجبەرە هەناسەیەکی فۆلکلۆرە بینیت، یعنی بەڵام هەناسەیەکی فۆلکلۆر زۆر هوشیارانە بەکارهاتووە، مۆدێرنانە بەکارهاتووە. بەڵێ، حتمما جەمیل ڕەنجبەرەوە لە بیر نەکەین لە گوندێکی ناوچەی هەولێر لەدایک بووە، حتمما کاریگەری مفرەدات و فۆلکلۆری ئەو ناوچەیە هەتا هەندێک وشە هەیە کە تەنیا لە دەشتی هەولێر بەکاردێتن لە شعرەکانیدا تەوزیفی کردووە و باسی کردووە. ئەوە دیوێکی تریان، دیوێکی تری ئەوەیە کە جەمیل ڕەنجبەر متاسیر بە ماوچسی تۆنگ، بۆیە کە زیندانی دەبێت لە بەغدا داوا لە خێزانەکەی سعادەت خان دەکاتن کە ئەمە چیرۆکێکی خۆشیشە کە کتێبێکی ماوچی تۆنجی بۆ بێنێتن. ئەویش کە دایکی سعادەت خان کە دەکاتە خەسووی جەمیل ڕەنجبەر کتێب بۆ دەکاتن لەژێر دەیپێچن کتێبەکەی ماوچی تۆنگ لەژێر مەنجاڵەکەی دادەنێن تا ئەو کاتێک کە دەشی پشکنن دارێکی لێدەن، بەڵام خۆشبەختانە نایدۆزنەوە. بۆیە سعادەت خان بە زۆر شپرزە دەبێتن بە شەهید جەمیل ڕەنجبەر دەڵێتن جارێک تشتیوان پێمەکە بۆ ئەوەی یەکێکمان لە دەرەوە بینەگەر هەردووکمان گیران ئەی ئەو سێکچە چێ بەخێوی بکاتن. بۆ ئەو کاتە باز دەکاتن سعادەت خان دەڵێ ئێمە 18 دینار موچەمان بوو، بەڵام ئەوەندەی کە من دەچوومە ئەوێ وەکو حەمباڵێک خواردن باردەکرد لەوێش ئەو بیری کوردایەتی و بیری چەپگەراییە لەوێش ڕەنجی داوە ئەوانەی کە کەسیان نەبووە، کەس نەبووە سەردانیان بکە، پارەی داونەتێ، خواردنی داونەتێ. مامۆستاگیانەوەی کە سەرنجین جەمیل ڕەنجبەر هەمیشە پێشەنگ بووە لە کاروانی خەباتە لە کوردایەتیە، لەو دیدە جیهانبینیە جوانی کە هەی بووە و ئەمەش بێگومان باجی ئەمەی زۆر داوە، زۆر ئەشکەنجە دراوە و زۆر شەرمەسەری بینیەوە لە ژیانیە. گەر باسێکی ئەولایەنەی ژیانیشیمان بۆ. بەڵێ، شەهید جەمیل ڕەنجبەر 33 ساڵ تەمەنی بووە، ینی لە تەمەنێکی زوودا شەهید بووە. سەرباری ئەوەش باری ئابووری ئەوەندە باش نەبووە لە ماڵی خەسووی ژیاوە. من لەگەڵ خێزانەکەی سعادەت خان قسەم کرد، گوتم 8 ساڵ ئێوە هاوسەرگیریتان کردو بەڵام چەند بەیەکەوە بوونە، هەمووی ڕەنگە لێک بدەیتەوە ساڵێک 2 ساڵ بەیەکەوە بوونە. ئەجینە هەمووی ینی خۆی طبیعەتی شەهید جەمیل ڕەنجبەر طبیعەتێکی ئەوە بووە کە بە واقعیتەیدا ژیاوە ڕازی نەبووە، هەمیشە طبیعەتێکی ئۆخرە نەگرتووی جیوەیی هەبووە، بیاخی بووە، لە زیندان بووە، دوای چۆتە شاخ، دوای مامۆستا بووە، شۆڕەژێر بووە، خەریکی ئەدەب بووە. یعنی لەو ماوە تەمەنی ئەگەر تەمەنی کورتی ئەو
شەهیدە ئێمە لێک بدەینەوە بە زۆر شتێک ڕاگەیشتۆ بەڕاستی بخوێندنەوە و بە پەروەردەکردن و حتاکە لەگەڵ قوتابیەکانی دادەبڕێ شعرێکیان لەسەر دەنووسێتن باسی شاگردەکانی خۆی دەکاتن یعنی ئەو سۆزە هەم پەروەردەیە هەم شۆڕژێڕێ هەم کوردایەتە. سوپاس مامۆستاجان ئێستا کاتیەوە هاتووە گەر خەندەخەن شعریشتمە بۆ بخوێنێتەوە بە هاوکاریەکانی. ئەگەر ڕۆڵە چاوت پۆستەی خۆری پێ دڵت وێنەی منی پێە با ماچت کەم گەر هەناسەت هەوری بە بارانی پێ یا فرمێسکی خەڵاتی شارانی پێ زوو پێم بڵێ با بتناسم من تامەزرۆی دوڕناسێکم پولی نامەی شۆڕش بێنێ بروسکەی چاوی ماردینی کوردی هەژار ببزوێنێ زوو پێم بڵێ با بتناسم دەبێ گولەت بەرەی خوانی تەلاری ژان وەکو مافوری خوێنینی گەل داتەکەنێ گەردەلولی هەوێزی ناو کۆڵانی دێ چاوی شەوی دوێنێ یەکمان پڕخۆڵەکە کوڵینی کوێر دارتێلی ژێر ڕووناهیمان بن کۆڵەکە یاسای چەتری دڕیندەی شا لە هەناسەی هەنووکەمان ڕاوی بەرخی ئاسۆ دەکا پەپولەی نێو زەردەخەنەش چاوەڕوانی چرای جەرگی مەکۆ دەکا ساح گریانی چاوی دوێنێ ئەمڕۆ گولە لە مەهاباد فرمێسکێکی گڕ دەتکێنێ دەم خۆشان دەخەن. زۆر سپاس. من شتێکی پرۆفیسۆر خوالی خۆش بوو مارف خزمەتدارم بیرەکەوێتەوە ئەڵێ ڕەنجبەر بە 33 ساڵی بە قەوارە کورت و بە ناوەڕۆک زۆر دوور و درێژ لەسەر تەختە ڕەشی قوتابخانە و لەسەر لە ژووری تاریکی بەندیخانە و لە سەنگەری کوردایەتی و پێشمەرگایەتیە ئەمە بەخشێکی زۆرە لە تەمەنێکی کورتە ئەژلێ گەورەترین میراتی کە بۆمان بەجێماوە دیوانە شیعریەکەیەتی ئەمە ڕای پرۆفیسۆر مارف خەزنەدارە بێگومان پێم وابێ هەندێکی تر گەلێک بابەتی تر لەسەر جەمیل ڕەنجبەر نووسراوە حەزەکەم بزانم چیتر وەکو نووسین وەکو کۆکردنەوە وەکو هەوڵدان لەسەر شعرەکانی جەمیل ڕەنجبەر نووسیوێتی. بەڵێ ئەوانەی لەسەر جەمیل ڕەنجبەر نووسراوە بەداخەوە زۆر کەمن و زۆر کەم لای لێکراوەتەوە ئەوەی جەنابەت باس کرد لە بەرجی حوتەمی مێژوێ دەبی کوردی دکتۆر باس کراوە هەندێک شتی سادەش نووسراوە بەڵام دێراسەیەکی وا قوڵ و تێر و تەسەل و فراوان لەسەر شارەکانی جەمیل ڕەنجبەر نەکراوە بەداخەوە هەندی هاوڕێی هەندێک شتیان لەسەر نووسیوە بۆ نمونە مەسەرەنە من حەز دەکەم نامەیەکی پەشێو کە لە کۆتاییەکەیدا دەڵێتن لە 64ەوە دەیناسێتن ئەبڵا پەشێو دەڵێتن ڕەنجبەر دنیایەک بوو لە پاچی لە مێرخاسی لە ڕەوشت بەرزی لە جوامێری لە وەفا لە جوان پەرستی و باوەڕی بێسنوور بە سەرکەوتنی بەها جوانەکان جەمیل ڕەنجبەر کەسێک بوو زۆری بۆ کورد کرد بەڵام کەمی لەسەر نووسرا هەتا سعادەت خانی خێزانی دەڵێتن باسمان دەکرد دەیگوت من 4 کچم هەیە 4 منداڵ سیانەوەی ناوەکانی باسمان کرد بەڵام یەکی تریشم هەیە دیوانەکەمە هەمیشە کە دەچوە لای لە زیندان بە تایبەتی بەو ساڵی 1970 بەردەوام شعری دەدای پێی بۆی هەندێک جار لە شعرەکانی کە دەیدا و دەیوت زۆتە ئەناگا لێ بێ ینی زۆر بایەخی بەو بەرهەمانی خۆیدا و لای گرنگ بوو چونکە وەکۆی عازێک بێتن لە لای کە بزانێتن زوو شەهید دەکرێتن بۆیە جارێکیان دەگیرێتن ئەو شعرانە زیاتر مەبەستم ئەو بوو یعنی پێویستە توێژینەوە لەسەر شعرەکانی بەتاکید بۆیە ئەمە بەداخەوە هەندێک شاعیر هەنە زۆریان لەسەر دەنووسرێت و زۆرم باڵغ مجاملەی تێدایە هەندێک شاعریشمان هەیە کە شایەنە بەڕاستی کەمی لەسەر بەتایبەتی بۆیە جەمیل ڕەنجبەر بەتایبەتی کە ئەی خوێنیتەوە ڕاستە کاریگەری قوتابخانەکانی ئەو سەردەمە و شاعرانی ئەو سەردەمەی لەسەر بەڵام زمانێکی زۆر تایبەتی خۆی لە ڕووی زمانی کوردیەوە تا لە ڕووی پەروەردەشەوە مامۆستایەکی زۆر سەرکەوتوو بووە و کەسێک بە زۆر بەدڵسۆزی ئیشی کردووە لەگەڵ پەروەردە
نزعی کوردایەتی و بیری کوردایەتی و هەستی کوردایەتی لای مامۆستایان و برادەران و قوتابیەکانیشیدا کردووە بۆ ئەو پەیامیان دەزا لە شارەکانی منداڵانی باس کردووە. شەهید جەمیل ڕەنجبەر ژیانیشی بریتە بەڕاستی لە فیلمێکی زۆر گرنگی کاریگەر ئەگەر ئیشی لەسەر بکرێت دراماتیکێت لە ژیانی هەم لە شاعرەکانیدا ئەگەر بکرێتن بەڵام بەداخەوە هەروەکو باسم کرد هەندێک لە برادرانی هەندێک بە هەندێک بیرەوەریان لەگەڵیدا هەیە هەندێک بە کورتی مەسەلەتاکیید نکراوە سەنا بەکر خۆشناوە برادری بۆ زەوەر کرمانز برادری بەەوە دیوانەکەیان 3000 چاپ کردوەوە زەوە مامەسا زەوەر کرمانز لە 2007 دیوانەکەی کۆ کردوەوە بەڵام کۆمەڵی خەڵی تێدا بۆ بۆی ئەو دی چاپی سێمە چاپێکی تەواوە کە خۆی خانەوادەکەی سەرپەرشتیان کردووە وە لەگەڵ دەستنووسەکان بەراوردیان کردەوە هەولیان داوە تا بکرێتن کەمتر هەڵی تێدا بێت. مامۆستاگیان ئێمە دیارە پێمان خۆشە دەستخۆشی لە برای بەڕێز و نووسەر مامۆستا عەبدوڵڵا سلێمان بکەین ناسراو بە مەشخەڵ کە کتێبێکی لەسەر جەمیل ڕەنجبەر بە ناونیشانی ئەو شاعیرەی ڕۆژێ بێت تێکۆشان نەژیا ئێمە لێرەوە دەستخۆشی لێکەین و بۆ ناساندنی جەمیل ڕەنجبەر و بۆ ئەو کتێبەی کە لەسەر جەمیل ڕەنجبەر بڵاوی کردوتەوە دیارە لە ناو کتێبەکەیە بەشێکیش ئەو شاعیرانە و کە بۆ شینی کۆچی دوای جەمیل ڕەنجبەر شعریان نووسیوە ئەمانەوێت لێرەوە دەستخۆشی لێ بکەین. هەروەی جەنابشت باست کرد لە 28 دوازدەی ساڵی 1970 هاوڕێیانی چلەیەکیان بۆ کردووە بە ناونیشانی چەپچێک گوڵی سوور بۆ چلەی شەهید جەمیل ڕەنجبەر کە مامۆستا بەکر خۆشناوە و سەلاحەدین مۆتەدی و سەلام بایز و فازل زاف و کۆمەڵی لە هاوڕێیانی تر هەم بە شعر هەم بە نووسین یادیان کردوتەوە ئەوە جێ دەستخۆشیە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەمانەوەی زۆر سپاسی کاک حەمیدیش بکەین دەست و پەنجە خۆش بێ و زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم. سپاس بۆ کاک حەمید سپاس بۆ کاک ڕێدار سپاس بۆ کەناڵی کەیبیستاریش سپاس بۆ هەموو لایەک. ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی جەمیل ڕەنجبەر کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەم شەومان دێنین تا دیداری داهاتوو هەر شاد و سەرفراز بن. تۆ بوویتە لاری ژیان و هیوا لە باخی تۆدا وڵاڵم ڕوا با ئەو تەلارەش بۆ من ڕووخابێ ئەو گوڵەش لە باخ سیس و بێ ئاو بێ بەختیاری ژینم ئاه و ناڵینە کام دڵداری ڕاست بەشی بەزینە واز دێنەمی تر لە ژین دەستە شۆم یەخەی تۆ ئەگرم خودایی بەختی خۆم دڵداریم لە کۆش ماتەمی خەمە ڕۆژی ڕووناکیش بۆ من هەرتەمە ساتێ بەخت گشت کە بەش کراوە تەنیا هەر بۆ من ئەوەندە ماوە یا بە زیندویی کۆمی گوڵ بم یا بۆ بێبەشی ژیان و گەڵبم چشتم دۆزەخی تاڵی و ئەشکەنجە بۆ بژیم لە داخ بە بای ئەو ڕەنجە.